سڵاوی نێرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتەن. ئازیزان، هەروەک هەموو بەرنامەکاندا باس دەکرێت، ئەم بەرنمەیە هەر جارە و لاپەڕەیەک لە زیاتر لە نیو سەدا خەبات و تێکۆشانی پڕ لە هەڵسو و کەوتی کۆمەڵە هەڵدەداتەوە و دەرس و ئەزمونەکانی دەخاتە بەرباس و لێکۆڵینەوە. مێژووی خەمڵین و خەباتی ماندووی نەناسانەی کۆمەڵە مێژووی خەبات و بەرەنگاربوونەوەی لە دژی دوو دژمنی پاشایەتی و کۆماری ئیسلامی لە کوردستان. لەو کاتەوەش کە کۆماری ئیسلامی هاتووەتە سەرکار، کۆمەڵە لە جەرگەی خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پەروەردە بووە و بە بەردەوام بەهێزی لە بنەهاتووی ئەوان پێش ئەستور بووە. ئەو ڕێکخراوەیە لە بارودۆخێکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی تێکۆشانی خۆی ئاشکرا کرد کە شۆڕشی کۆمەڵان وازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودا کۆمەلگای ئێرانی هێنا بۆ بەردەم خاڵێکی وەرچەرخانی چارەنووساس. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان ببوو و فرسەتی ئەویان پەیدا کردبوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن و لەلایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمێکی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان بەسەر سەریاندا دەسوڕاوە و خۆی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکاندنی شۆڕشی ئێرانی واستۆ گرت و بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی و نفوزی بیر و بۆچوون و ڕێبازی چەپ و ڕادیکاڵ و سەکۆلار هەبوونی ئەحزابی سیاسی هەلومەرج و هاوسەنگیەکی جیاوازی خوڵقان بوو. کرێکارانی چەوساوی خوازیاری ژیانی باشتر زەحمەتکێشانی ڕزگار بوو لە کۆت و بەندی پاشماوەکانی درێبەگایەتی، ژنانی تینووی مافی یەکسان، جەماوەری خوازیاری نەمانی ستەم و هەڵاواردن هەمووی ئەوانە لە بزوتنەوەیەکی مقاومەتی کۆمەڵایەتی بەریندا خۆیان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو کە ئامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بەسەر کوردستانیش دەست پێ کرد بوو کۆببوونەوە. کۆمەڵە لەوەها دەورەیەکدا و دوای 9 ساڵ خەباتی نەهێنی گەشەی کردو بوو بە چرای ڕووناکی بەخشی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان، ئاسۆی ڕزگاری بەخشی سوسیالیستی بەرەو ڕووی حرەکەتێکی شۆڕشگەڕانی جەماوەری کرێکاران و زەحمەتکێش لە کوردستان. ئێمە لەم بەرنمەیەدا ئاوڕمان دەبێت، ئاوردانەوەمان دەبێت بە ڕابردوو هەوڵ دەدەین هەموو لایەنەکانی بە مەبەستی دەرزۆرگرتن بدەینە بەرباس و لێکۆڵینەوە. هیوادارین کە زنجیرە بەرنمەکەمان بەسوود بێت و لە پێناو بەرەو پێشبردننی ڕێبازی کۆمەڵە کەڵکی لێوەرگرین. ئازیزان، مێژووی کۆمەڵە پڕە لە لاپەڕەی پرشنگدار. لەم بەرنامێشدا لاپەڕەیەکی تر لەم مێژووە پڕ لە ئەزمونە دەخینە بەرچاو. ئەم لاپەڕەیە کۆچی مێژووی شاری مریوانە کە دیمەنێکی درەوشاوی دیکەی خەباتی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ناوبڕێکی کورتبینن دێنەوە خزمەتە. نكر كردستان
ئازیزان سیویەکی پوشپەڕ ساڵڕۆژی کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوانە. لا سەعاتەکانی ئاخری شەوی سی پوشپەڕەوە دانیشتوانی شاری مەریوان دەستیان کرد بە چۆڵکردنی شار و ئەم حەڕەکەتە شۆڕژگەرانەیە تەواوی ڕۆژی سیویەکی پوشپەڕیش درێژەی پەیدا کرد. کۆچی خەڵکی مەریوان حەڕەکەت و تاکتیکی شۆڕشگەرانە بوو لە بەرامبەر سیاسەتی سەرکوتگەرانە و شەڕەنگێزانەی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامیدا. ئەم حەڕەکەتە کە بە ئیبتیکار و ڕێنوێنی هاوڕێیانی کۆمەڵە و بە تایبەتی هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی شکلی گربوو و بوو بە یەکێک لە پێناسە هەرە گرنگەکانی شێوازی خەباتی جەماوەری لە بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستاندا و لە ماوەیەکی کووردا سەمپاتی و هاودڵیەکی بەرینی لە نێو خەڵکی ئازادی خوازی کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستانیش بەدەستێنە. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بە دوای هاتنە سەرکار و پاش وەڕێخستنی شەڕی نەورۆزی خوێناوی لە سنا بەردەوام لە بیانووی دەستپێکردنی شەڕێکی هەمەلایەنە و هێرش بۆ سەر کوردستان بوو. بە دوای ڕاپەڕینی 57 و هاتنە ئارای شێوەیەک لە دەسەڵاتی خەڵک لە کوردستان هەلو مەرجێکی تا ڕادەیەک زۆر دموکراتیک لەم ناوچەیەدا دامەزرا بوو. کۆمەڵانی خەڵک و ئۆرگانە هەڵبژێراوەکانیان وەک شوورای شارەکان، شوورای معلیمان، شوورای ئەسناف و بازاڕیان، شوورای کارمەندان، ڕێکخراوە جۆراوجۆرەکانی کرێکاران، ژنان، لاوان و گەلێک ئۆرگان و دامەزراوەی دموکراتیکی دیکە کاری ئیدارە و بەڕێوەبردنی شار و ئاوایەکانی کوردستانیان بەدەستەوە گرت بوو. ئازادی بەیان، ئازادی دەربڕینی بیر و باوەڕ، ئازادی کۆبوونەوە، ئازادی پێکهێنانی ڕێکخراو و تەشەکل و گەلێک شتی دیکەی لەو بابەتە بنەما و پایەکانی ئەو هەلومەرجە دموکراتیکە بوون کە لە کوردستان هاتبوو ئاراوە. بە کورتی کۆمەڵگای کوردستان خەریکی تاقیکردنەوە و ئەزمونێکی بە نرخی دموکراسی بوو کە لەسەر باقی شوێنەکانی ئێرانیش دەتوانێت ڕنگدانەوەی هەبێت هەر ئەو سەردەمە شارەکانی کوردستان ببوونە جێی ژوانی هەزاران ئینسانی شۆڕشگێر ڕوتینی ئازادی لە سەراسەری ئێران. کۆمەڵ لە کچان و کوڕانی شۆڕشگێر لە باقی شوێنەکانی ئێرانەوە داهاتنە کوردستان و ئەو ئەزمونە بە نرخیان تاقی دەکردەوە. دیار بوو تەحملی ئەو وەزعە لە کوردستان بۆ ڕژیمێک کە بنەماکانی لەسەر دیکتاتۆری سەرکوت و دژایەتی ڕوون لەگەڵ هەر چەشنە ئازادیەک دامەزرا بوو ئاسان نەبوو. بۆیە هەروەک ئاماژەی پێکرا لە هەوڵی ئەوەیدا بوو کە بیانوویەک بەدەستبێنێت و هێرشێکی بەرین بۆ سەر دوایین سەنگەرەکانی ئازادی و ئینقلاب دەست پێ بکات. لەوەها هەلو مەرجێکدا بوو کە دەوڵەت بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریوان کرد بۆ بیانوو ماوەیەک بوو پەیتا بەهێنانی هێزی تایبەت و چەک و چۆڵی زۆر و زەبەند دەستی کردو بە تیارکردن و ئامادەکردنی پادگانی مەریوان بۆ هێرشکردنە سەر ئەو شارە. فەرماندەی پادگان بەردەوام هەڕەشەی دەکرد. سەرنجام لە یەکێک لە دانیشتەکانی نوێنەرانی خەڵک لەگەڵ پادگان کاتێک نوێنەرانی دەوڵەت ملیان بە پێشنیارەکانی نوێنەرانی خەڵک نەدا، دەستەی نوێنەراتی خەڵک لەو توێژانەدا بڕیاریاندا کە بۆ پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم و پێشگرتن بە کوشتاری خەڵک شارچۆڵ بکەن. ئەم بڕیارە دەستبەجێ بە ئاگاداری خەڵکی شارگەیشت و شوێنێک لە 12 کیلومتری شار و لە نزیک ئاوایی کانی میران بۆ نیشتەجێبوونی خەڵک دیاری کرا. خەڵکی شار یەک پارچە ئەم بڕیاریان بەڕێوە برد و شار بە تەواوی بەرەو شوێنی دیاریکرا و کۆچی کرد. کار بەدەستان و بەکرێ گیراوانی ڕژیم هەوڵێکی زۆریاندا کە دوودڵی و ڕاڕایی لە نێو خەڵکدا پێک بێن و لە بەڕێوەبردننی ئەم بڕیارە پاشکەزیان بکەنەوە، بەڵام کۆمەڵانی خەڵک بە پشتیوانی کردن لە نێونەرانیان یەک دڵ و یەکدەنگ هاتنە مەیدان و شاریان بە تەواوی چۆڵ کرد. لە ماوەیەکی کورددا هەواڵی ئەو ئێعترازە جەماوەریە لە شار و دەهاتەکانی کوردستان دەنگی دایەوە. ئاوایەکانی دەوروبەری مەریوان دەست بەجێ دەستیاندایە ناردنی نان و پێخۆر و یارمەتی جۆراوجۆر بەرەو ئوردوگای کۆچبەرانی مەریوان. زۆری نەخەیاند کە شەپۆلی پشتیوانیکردن و یارمەتی گەیاندن بە خەڵکی تێکۆشەری مەریوان باقی شار و گوندەکانی کوردستانیشی گرتەوە. گەورەترین حرەکەتی پشتیوانی لە کۆچی خەڵکی مەریوان ڕێپێوانی هەزاران کەسی لە ئازادی خوازان و تێکۆشەرانی ژن و پیاوی شاری سنە و سەقز و بانە بوو کە بۆ دەربڕینی ڕق و تووڕەی خۆیان لە سیاسەتە دژی خەڵکیەکانی ڕژیمی ئیسلامی و بۆ نیشاندانی یەکدڵی و هاوپشتی خەباتکارانیان لە خەڵکی مەریوان بە پیادا مەودای 180 کیلومتری نێوان سنە و مەریوان و سەقز و مەریوانیان لە دوو ڕێپێوانی جیاوازدا بڕێ و خۆیان گەیاندا ئەو شارە. کۆچی بە کۆمەڵی خەڵکی مەریوان و دواتریش ڕێپێوانیش کۆداری خەڵکی سنە و سەقز و باقی شارەکان بەرەو مەریوان بووە هۆی دەنگدانەوەی ئەو حرەکەتە شۆڕشگەرانەیە هەم لە ئاستی ئێران و هەم لە ئاستی نێونەتەوەیشدا. لە زۆریەک لە شوێنەکانی ئێرانەوە ڕۆژانە پەیامی پشتیوانی، گروهی پزیشکی و دەرمان، یارمەتی تەدارکاتی و تەنانەت هێزی ئینسانی بۆ بەشداری لە پاراستنی ئەمنیەتی کۆچبەران دەگەشتنە ئوردوگا.
گەلێک لەم دەستگا ڕاگەیەنەرە گشتیە ناسراوەکان لەوانە ئاژانسە خەبەریەکانی فەڕەنسە و BBC هەواڵ و گزارشی ئەم حرەکەتیان بڵاو کردەوە. بەو جۆرە لە ماوەی ئەو کۆچەدا کە تا سێنزەی گەلاوێژی خەیاند ئەو حرەکەتە بووە بزوتنەوەیەکی جەماوەری و بوو بە بەشێک لە مێژووی بزوتنەوەی شۆڕشتگەرانی خەڵک لە کوردستان. ئەم بزوتنەوەیە جگە لە پوچەڵکردنەوەی پیلانی ڕەشیم لەو سەردەمەدا و دواخستنی هێرش و پەلاماری جمهوری ئیسلامی ئێران بۆ سەر کوردستان گەلێک دەرس و ئەزموونی بە نرخیشی لە فیداکاری، یەکگرتووی و هاوخەباتی لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پێکێنا. ژیانی ڕۆژانەی ئوردوگا هاودڵی و بڕوا و متمانەی خەڵک بە یەکتر، هەوڵ و تەقالای بێوچانی خەڵک و بەڕێوەبەرانی ئوردوگا بۆ هەرچی باشتر بەڕێوەبردننی کاروبارەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکان، نەزم و دیسیپلینی نێو ئوردوگا، دابەشکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە، کۆنتترۆڵ و پارێزگاری لە ئەمنیەتی خەڵک، ئەمانە هەمووی تێکەڵ لەگەڵ کۆڕ و کۆمەڵی بەحسی سیاسی و کۆڕی شعر و ئاواز و سرود و هاوکات ڕیزی یەکگرتو و لێبڕاوی هەزاران کەسی دووڕێ پێوانەکەی سنە و سەقز کە بە پیادە و بە خوێندنی شعر و سرودی شۆڕشگێرانە و لەو پەڕی نەزم و دیسیپلیندا مەودای 180 کیلومتری نێوان سنە مەریوان و سەقز مەریوانیان بڕێ و خوێنێکی تازەیان ڕژاندا دەمارەکانی ئەو بزوتنەوە جەماوەریە شانوەیەکی لە هاوپشتی و هاوخەباتی خوڵقان بوو کە بێگومان لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە. دوای تێپەڕبوونی دوو حوتو لە حاڵێکدا کە هێشتا و توێژەکانی نوێنەرانی خەڵک بە سەرپەرستی کاکفواد لەگەڵ نێونەرانی دەوڵەت بە سەرپەرستی چەمران کۆتایی پێنهاتبوون، بەڕێوەبەرانی کۆچەکە و لە سەرویانەوە کاکفواد ئەو نەتیجەیە گەیشتن پێش ئەوەی بارودۆخەکە خەڵک ماندوو بکات ئەو دەستکەوتانی کە تا ئەو کاتە بەدەست هاتوون گرد و کۆ بکرێتەوە و سەقامگیر بکرێت و بە خەڵک ڕابگەیەندرێ و بەرەو شار بگەڕێنەوە. ئەو ئەرکە کاکفواد بەڕێوەی بردو لە سوخەڕانیەکی مێژوویدا خەڵکی لە ئاکامەکانی کۆچەکە تێگەیاند و کەش و هەوایەکی پێکێنا کە جەماوەری خەڵک بەسەر و دڵخۆشی و بە سرودی خوێندن و سەرکەوتوانە بەرەو شار بگەڕێنەوە. خیابان خروش آوا هستا و دیندو خیابان خروش آوا هستا و دیندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لأندش شری خیت فنگو سری پر لأندش بازار چکومش بدایلام بازار و شکومش بدایلام خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا
بەڵێ بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە مێژووی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارم کە بەرنمەکەتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرێت. تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەرە.